بارودۆخی موچەی فەرمانبەران و دۆخی خراپی شارەکە بەهۆی بێکاریەوە هاوڵاتیان و چالاکانی مەدەنی لە شاری کفری هێناوەتە سەر شەقام و لەناو بازاڕی شارەکەدا گرت بوونەتەوە. پشتگوێخستنی شارەکە و نەبوونی خزمەتگوزاری پێویست بەشێکی دیکەی داواکاری خەڵکی شاری کفریە لە حکوومەت. هاوڵاتیان و چالاکانی مەدەنی دەڵێن ژیان بەم شێوەیە ناچێ بەڕێوە. ماوەی 10 ساڵی ڕێکە ئێمە لەسەر شەقامین بۆ داواکاریەکی بچووک کە مافی خۆمانە موچەکانمانە 2015 بۆ 2025 120 مانگەکە 58 موچەمان نەدراوە و خوراوە. من وەکو مامۆستایەک چۆن بژیم لە ماوەی 7 مانگا 4 موچەم وەرگیراوە، مانگی 7 هێشتا کەس نازانێ موچەی مانگی 5 کەی ئەدرێت. ئەمڕۆ هاتوین پەیامێک بدەینە هەردوو دەسەڵات ژیان بەم جۆرە ناڕوە. بەڵێ ئێمە وەک پیشەی هەمیشەیمان یعنی ساڵانە بە چەندی جارە دێنە سەر شەقامەوە گردبوونەوەی ئەم ڕۆژمان لەبەرەوەیەوە زیاتر لە 60 ڕۆژە موچە ڕاگیراوە، یعنی ژیان ڕاگیراوە. بەڕاستی خەڵک بەدەست بێ موچەیەوە بێکاریەوە بێ کەسابەتیەوە ئەناڵێنێ هەزاران کێشە بۆ وڵات هەزاران کێشە بۆ ئەم وڵاتە دروست بووە بەهۆی نەبوونیەوە. بۆ ئێمە شادوین داوای خودی ماڵ و مناڵمانەکەین. بەڕاستی ئێمە وەکو مامۆسایان خەمی ئەومانە لە ئێستاوە ساڵی ئایندەمان وەکو ساڵانی ڕابردوو نەفۆتێت. 2 ساڵ پێش ئێستا خەڵکی شاری وەزیران گردبوونەوەیکی جەماوەریان لە شارەکەدا ڕاگەیاند و هەر ئەو کات چەند داواکاریەکیان خستە بەردەم حکوومەت. حکوومەتیش بەڵێنیدا بە جێبەجێکردنی داواکاریەکانی خەڵکی شاری کفری، بەڵام ئەو خۆیان باسی لێوە دەکەن دۆخەکە خراپتر بووە باشتر نەبووە. موچەخۆر موچەی نادرێتێ لە ساڵێکا چەند موچەیەکە تۆ نادرێ خەڵکیش بژێوی ژیانی خەڵکیش لەسەر موچەیە لەسەر بودجەیە لەسەر بازار هەمووی لەسەر پەیوەندی بەوە هەیە کە بارودۆخی موچەخۆر باش بێت. بۆیە یعنی چاوەڕێ ئەوە ناکرێ ڕۆژ بە ڕۆژ شتەکە ئاشکرایە ڕۆژ بە ڕۆژ بارودۆخەکە بەرەوە قورسترە ڕوا بە تایبەتی بۆ چینی موچەخۆر و چینی ئەوانەی کە پشت بە موچە ئەبەسن. بۆیە چاوەڕێ ناکرێت دۆزعەکە لەمە باشتر بێ بگرە ڕۆژ بە ڕۆژ خراوترە بێ و بەرەو باشی هیچ ئاسۆیەک نابین. من پەیامێکی جیاواز بێ بۆ حزبانی کە لە دەسەڵاتن بەڕاستی ئەمە هەوڵی ڕوخاندان نادەین، هەوڵی ئەوە نادەین کە ئێمە بینە شوێنی ئێوە، هەوڵی جاشایەتیش نادەین لەگەڵ دەوڵەتەکانی ترا کاکە ئێمە کوردین و ئێوەش ئەو دەسەڵاتە بوو هەتاتای بۆ ئێوە بێت. بەڵام من فەرمانبەرێکە مامۆسایەکەم 2 مانگە 7 ڕۆژە موچەم وەرنەگردووە. بڕواکەن کاکە ئەگەر بڕواناکەن بێن سەیری حسابی قەرزەکەی من لە سوپەرمارکێتەکە بکە لە دوکانی سەرگەڕەکەمانی بۆ شتانی کەوا مناڵەکان مێنن. کاکە گیان بۆ خاتر خوا ئاورێک لەم خەڵکە بدەنەوە بڕواکە خەڵک نیەتی. یعنی 7 ڕۆژە من دوو جا بۆ نە پاری مۆلدادە سرم، 2 جا پاری غازادە سرم، پاری کرێخانیاتە سرم، پاری یعنی بگرە ئەو مەسفانی کەوا ڕۆژەیە. قەزای کفری یەکێکە لە کۆنترین قەزاکان لە عێراق و کوردستاندا. لە کۆندا خاوەنی چەندان وەزیر بۆ لە حکوومەتەکاندا نازناوی شاری وەزیرانی لێنراوە. خراپی دۆخی ئێستای شارەکە و ئاوڕلێنەدانەوەی لەلایەن حکوومەتەوە سیمای شارەکەی بە جۆرێک گۆڕیوە نە لە قەزایەکی شارستانی کۆن دەچێت نە لە شارێکی تازە و نوێ. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کفری.